بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستان لە پێشەنگەی سلێمانی کاتێک وتارێکم هەبوو هەر بە ناونیشانی شای کتێبان. ئەمە لێرە وەکو دەروازەیەک بۆ چونە ناو بابەتی هاوسەرگیری لە قورئانە. ئەم بابەتە بوروژن وتم گریمانەیەک بکەین ئەگەر هەرچی کتێب هەیە بە نووسراو کتێبی ئەلەکترۆنی هەر هەمووی بسووتێنین هیچی نەمێنین. کتێبێک نییە جارێکی دیکە وەکو خۆی بنووسرێتەوە، یەک کتێب نییە تەنها قورئان نەبێ. حتا خودی نووسەرەکەش شاعرێکمانێ دیوانێکی گەورەیە، دیوانەکەی لێسەنە لەبەرینی بە درێژایی مێژوو بایبڵ کەس لەبەری نەبوو، کتابی پیرۆز کەس لەبەری نییە، خودی پاپاش لەبەری نییە. تەنها کتێبێک کە پارێزرابێ یەک نوسخەیشی نەمێنێ بە مەلایین کەس لەبەریانە. وڵاتێکی وەکو لیبیا زیاتر لە ملیۆنێک کەس قورئانیان لەبەرە. سەیری پاکستان بکە، سەیری تورکیا بکە، سەیری کوردستانی خۆمان بکە، سەیری عێراق بکە، سەیری ناوچەکان بکە. موسڵمانی چینیمان هەیە قورئانی لەبەرە، یابانیمان هەیە قورئانی لەبەرە، فەڕەنسیمان هەیە قورئانی لەبەرە، ئیتالیمان هەیە قورئانی لەبەرە. لەم پەڕی دنیا و پەڕی دنیا قورئانەکان بنووسرێنەوە، جیاوازی تێدا نابینی. خاڵی دووەم ئاەتێکمانەیە لە سوورەتی ئیسرا، پەروەردگارە فەرمێکی ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. أقوم في ماذا؟ أم قرآن أفرمي هذا چونکە مامۆستایە، ڕێبەرە، ڕابەرە، پێشەنگە، دەستگیرە، نزیکە. بەڵام کاتێ باسی تەحەدیەکە بە دوور باسیەکە، ئەلیف لام میم ذالک الکتاب، ئاو کتێبە دوورە هیچ دەستێک نایگاتێ، گومان زەفەری پێ نابا، دەستکاری کردن زەفەری پێ نابا، دوورە دوور لە دەستی مرۆڤەوە. بەڵام کاتێ ڕێنماییەکە نزیکە، ئەفەرمێ ڕێنمایی مرۆڤەکە بۆ باشترین شت هەستێتەوە. باشترین شت لە چییە؟ ئەقوەم لە چیدا؟ لە بیر و باوەڕە؟ بەڵێ. لە ئەخلاقا؟ بەڵێ. چەمکێکی ئەخلاقی نییە بێ بە خەیاڵتا بە باش بە خراپ قورئان باسی نەکردوێ. ئەگەر خراپە چارەی بۆ داناوە، ئەگەر چاکە چۆن دەستەگرێ بەرەو چاکترە تا با ئەدگێنێتە لوتکەی ئەخلاق چاکترین. هەرچی بێ بە خەیاڵتا لە ئەخلاقا قورئان باسی کرد. باسی یاسا ئەکەی پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤە، لەگەڵ خوددا، لەگەڵ دەر و دراوسێدا، لەگەڵ هاوڵاتەکانە، ئاینی جیاواز، بیر و باوەڕی جیاواز، وڵات لەگەڵ وڵاتێکی دیکەدا، پەیوەندی نێودەوڵەتی، پەیوەندی لەگەڵ گەردوونە، لەگەڵ ئاژەڵە، لەگەڵ ئاسمانە، لەگەڵ ئەستێرا، هەمووی باس کردووە، هەمووی باس کردووە. ئەوەی بێ بە خەیاڵتا قورئان باسی کردووە. یەکێک لەو چەمکە پیرۆزانەی بەداخەوە ئێمە نەچووینتە خزمەتی چەمکی خێزانە. بۆیە ئەبینی خێزانی موسڵمان جاری وایە دینداریشن، قورئانە خوێندنەوە، مامۆستای قورئانە، قورئانی لەبەرە، خەڵکی فێری قورئانەکە، بەڵام دوورە لە ڕۆحی قورئانەوە. چارەسەری کێشەکانمان هەمووی قورئانە، لەگەڵ فەرمایشە شیرینەکانی پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام، هەڵسوکەوتی پێغەمبەرجانە عەلەیهی السەڵات وەسەلام. چەند پەیامێکی کورتی قورئانی دەربارەی خێزان. یەکەم پەیامیان قانون الزەوجیە. طبعاً ئەم بابەتە هەروە بە سادەی وەرمەگرن، ئەمە گورزێکی کوشندەیە لە حازارەتی غەربی ئێستا. چونکە فەلسەفەیەکێ بەناوی فەلسەفەی تاکگەرایی، فەلسەفەت ئەلفەردیە و الفەردانیە. حەزارەتی ئێستا لەسەر ئەو فەلسەفە وەساوە. تاک، ئازادی تاک، مافی تاک، هەڵوێستی تاک، بڕیاری تاک، تاک بۆ خۆیەژی وان کردووە مرۆڤ نامۆ بێ لەگەڵ
مرۆڤەکانی دیکە لەگەڵ گردوونە کەچی قورآنە فەرمێکی ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون ففروا إلى الله یاسای جوتگەرایی طبعا زەوجەی لێرەدا تەنها نێرومێنیە هاوشێوەش زەوجە بۆیە سەبۆر مونە گیانداری وامان هەیە وەکو ئەمیبا نێرومێ نییە لە ڕێگەی کردبوونەوە ئینشیتارەوە زیادەکە قورآن نافەرمێ نێرومێ بەڵام بۆ مرۆڤە فەرمێکی ئەفەرمێ نێرومێ کە زەوج بوو بەشێک لە زەوجێتیە نێرومەیە بەڵام مەرجنی هەموو زەوجێک چی بێ نێرومێ بێ بۆیە سێرەکەن لە سوورەتی نەجمە ئاەتی 45 و 46 أفرمي وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى هر وكو أما استناسة وكو بلغنية كاتي برسيار لما مسا أواني بسبورل لو بابتتا برسيارة كي يليشي علي منال چون رقزي دياريا كري علي هر منالي پێویستی بە 23 جووت کرۆمۆسۆم هەیە جووتی 23 یان کە کاتە کرۆمۆسۆمی 45 و 46 ئەوە دیاریەکە لە ڕێگەی کیەوە دیارەکرێ نێریان مێ نێر دیاریەکە چونکە کرۆمۆسۆمەکانی کانمان هەر یەک کرۆمۆسۆمە بەڵام کرۆمۆسۆمی نێر جیاوازە XY بۆیە کاتێک کرۆمۆسۆمێکی جیاوازە بەخشێ بەمێکە ئیتر ئەوە نێر دەرەچێت باشە با پێچاوانەوە مێ دەرچە بۆ نمونە ئەبینین کرۆمۆسۆمی 45 و 46 دیاریەکە ڕەگەزەکە نێریان مێ ئەویش لە ڕێگەی کێوە سپێرمی پیاوە بۆی ئاەتەکەش لە سوورەتی نەجمە ڕێک ئاەتی 45 و 46 ئەمە بۆ ئیستیناسە وەکو بەڵگە نییە کتێبێکێ زۆر گرنگە گەنجەکانمان ئاگایان لێبێ کتێبی عەبدولوهاب مسیری بە ناوی الفەردیە والمجتەمع زۆر جەخت لەم بابەتەیەکە چەند کتێبێکی دیکەش ئاماژە بەوەکە چونکە ڕۆژئاوا شارستانەتی سەردەم بەرەو تاکەگەرایی ئەڕوا واز لە خێزانی هێناوە بەرەو فەوتان و نەمان ئەڕوا یەکێک لەو کتابانە مەرگی ڕۆژئاوا مەوت الغەرب باتریک جی بۆکان هەر کتێبێکی بە ناوی مەرگی غەرب کتێبێکی تاوە ینی ئاوابوونی ڕۆژئاوا ئوفول الغەرب ئوسامە محەممەد خاڵی دووەمیان قانون الشەراکە کە ژیان لەسەر زەوجێ دروست بوو مرۆڤیش خێزانی پێکێنا لەسەر بنەمای نێری و مێی ئەو کاتە ئەبێ بزانی بەرامبەر شەریکی تۆیە بۆیە هەتا لە عەرەبیشا پێوترێکی شەریکەت الحەیات ئەی لە کوردیاتی پێوترێ هاوسەر یعنی دوو سەرن بوونەتە یەک وەکو چۆن ئەڵێ هاوڕێ یەک ڕێیان گرتوتە بەر هاوڕا یەک ڕیان گرتە بەر ئەمیش چییە؟ یەک سەر دوو سەرە بوونەتە یەک دوو ژیانی جیاوازە بوونەتە یەک ژیان ئەم یاسا زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان یعنی چی؟ یعنی تۆ کاتێ خۆت بە تەنهاژی یەک دۆشەکەت داناوە بۆ خۆتە خەوی خۆت بە تەنها جاری وایە نانەخۆی ئازادی بۆ کوێ ڕۆی بۆ کوێ ناچی کەی ئەگەڕێیتەوە کەی لە ماڵ دەرەچی خواردنت حەز لە چییە جلوبەرگە چۆنە زەوقە چییە ئەمانە خۆت ئازادی بەڵام کاتێ بڕیاری هاوسەرگیری ئەدەی ئەبێ بڕیار بە یەکێک ئەبێ هاوبەشی عەقڵم بێ هاوبەشی ڕام بێ هاوبەشی ڕۆحم بێ هاوبەشی جێنووستنیشم بێ جاران بۆ خۆ بەخەوتم ئەم دیودوومە کرد بەڵام ێستا نا یەکێک دیکەم لەگەڵایە کەواتە بێ بیر بکەمەوە ئایا زەوقی ئەو لەگەڵ منا جیاوازە ئەبێ تەحەمولی بکەم هەر لێسەوە بڕیارما هاوشەریکم بێ لە جێنووستنیشە هاوشەریکم بێ لە خواردنە لەوە چێ من حەزم لە خواردنێ بێ ئەو کەسەی کەمە هاوبەشی ژیانم خواردنێکی دیکەی حەز لێ باشە یەکێک درەنگ خەوی لێکەوێ
یەکێک زوو خەوی لێکردی، یەکێک شەونخۆنی کردو لە ماڵی خۆیان سعات 3 شەو خەوتووە، بەڵام ئەوی دیکان سعات 11 شەو خەوی لێکەوتووە. کەواتە هەموو شتەکان جیاواز بوو، کەواتە هەر لێسەوە بڕیارت داوە ئەو ئازادیەی جاران هەتەبوو ئێستا ئەبێ کورتی کەیتەوە، بەشێک لە مافی خۆت واز لێبێنی، بەشێک لە مافی خۆت واز لێبێنی. بۆی ئێستا زانستی کۆمەڵاتی باسی ژنوێر دەکەن، ئەڵێن یاسای دروست بۆ ژیانی سەرکەوتنی هاوژینەکان ئەوەیە هەرێکیان چۆ ژوور و نووستن ئەوی دیکان بەدوایە بڕوا نیو کاتژمێر تەخیر نەبێ، نەگاتە تەخیر بوونەکەی نیو کاتژمێر زیاتر، نیو کاتژمێر زیاتر تەخیر بوو کێشە دروستە بێ، کێشە دروستە بێ. بزانە تەسەوڕەکەی هاوشەریک بوون سەری قورئانیش بکە چۆن باسی ئەم شەراکەتوانە بۆکە زۆر سەیرە بەڕاستی، زۆر زۆر سەرڕاکێشە. لە بواری ئابووریا جاران پارەی خۆت بوو، ئێسەی خۆت نییە، هی هەردووکتانە. ئابووری سەربەخۆ بوو، ئێستا سەربەخۆ نییە، هی هەردووکتانە. باشە سیاسەتە تەنها خۆت بووی، ئێستا نا، هەموو ژیانە بەشێکی ئەمێنێتەوە بۆ خۆت، بەشێکی دیکەی ئێ بەبەخشی بە مێردەکە یاخۆ بە پێچەوانەوە بە خێزانەکە ژنەکە. ئەم شەراکەتە وامان لێکە اینجا دوایەوە من تەنها باوکو دایکی خۆم بوو، ئێستا ئەویشم بەش کردووە، باوکو دایکم ئەبێتە کێ هی خێزانیشم، باوکو دایک و کەسوکاری خێزانیشم تەواو هی ئەو نییە بەتەنها هی منە. لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ چی کێم ئاەتەم بۆ خوێنێتەوە وەجەعەلە بەینەکم نەسەبەن چی نانا وەسیحرا. کورە بیرتان لێ کردەوە تۆ سیحریانی چی لە زمانی عەرەبیانی توانەوە. سبحان الله. یعنی چی؟ یعنی توانەوە، یعنی من تواومەتەوە لە ماڵی خەزوورما، خێزانم تواوەتەوە لە ماڵی منە، شخصەتی خۆشم لە دەست نەداوە. سبحان الله. بەو شێوازە هاوشەریکی دروستە بێ، شەراکەت دروستە بێ، شەراکەت دروستە بێ، نەک بڵێ کورەوە برات هات ئەوش بڵێ ئەوە دایکت هات، نا، دایکی نیوەی هی منەیتر، نیوەکەیتی هی تۆیە خێزانەکەم، دایکی تۆ نیوەی هی تۆیە، نیوەکەی هی منە، برات نیوەی هی تۆیە، نیوەی هی منە. ئەم نەسەبە وەسیحرا ئەبێ کارا بکرێ لە ژیانمانە. اینجا دوای ئەوە کە بوو بە شەریکت ئەبێتە هاوڕا لەگەڵتا، پرسی پێەکەی جاری وا ئەمریشەکە بەسەرتا، تەسەوڕەکەی پیاوە ئەمرەکە بەسەر خێزانیە، خێزان ئەمرەکە بەسەر پیاوەکەیە، ئەبێ وەرەگری مادام ئەمرەکەی چاکەیە. ژنەکەت پێتەڵێ میوانمان هاتۆ بڕۆ 2 کیلۆ گۆشت بێنە، ئەوە ئەمرە، ئەبێ بەگوێی بکەیت. بەڵام چی وەئتەمیڕوا بەینەکم، سبحان الله فەرمێ بمەعروف، نا، زیادەڕەوی تۆغیانی تێدا نییە، تۆغیانی تێدا نییە. ئەم شەراکەتە پێمانە فەرمێ ئیتر دیکتاتۆریەت نامێنێ لە ژیانتا، تاگەرایی لە ژیانتان نامێنێ. وەئتەمیڕوا بەینەکم بمەعروف. لایەتێکی دیکە ئەم فیرعەونیەتەی کاڵێ ما ئوریکم ئیلا ما ئەرا، ئەوەی خۆمەیزانمە ئەوەتان پێپشانە دەم، ڕای منە تەواو، خێزان نەبێ دەمی داخە، ڕۆڵەکان دەبێت دەم داخن، مێر دەبێت دەم داخە، ڕۆ قسە بکەی، ناشتیوا نامێنێ، شتیوا نامێنێ. سێری ئەوەتانە بکەن پەروەردگار باسی بڕانەوەی مناڵمان بۆکە لە شیر. ئەفەرمێتی فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما. سبحان الله. کاتێ ئەتانوێ مناڵەکە لە شیر ببڕنەوە، نابێ خێزانەکە بڕیاری تاگەرایی خۆی بدات و تەواو، یاخو مێردەکە بڵێ بەسە ئیتر هەر مەشغوڵی مناڵەکەت منت فەرامۆش کردووە، تەواو لە شیر بیبڕێنەوە، نابێ. دیکتاتۆریەت قبوڵ ناکرێ، ئەبێ بەڕاوێژ، ئەبێ ڕەزامەندی هەردوو لای لەسەر بێ، بە پێچەوانەی ئەو فەرموودە نادروستەی کە خراوەتە مێشکی زۆرێک شاویڕوهن وەخالیفوهن، پرسیان پێ بکەن و بە گوێان مەکەن، پرسیان پێ بکەن بە گوێان مەکەن. ئەمە پێوترێ پرسە گورگانە. بەداخەوە سیمای خەسوانە ناشرین کراوە، هەنێکە لەنچی پرسە خەسوانە، پرسە خەسوانە. ئاخر بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گەورەیە. باشە تۆ سەر پرسە گورگانە، گورگەڵێ بە مەڕەکە بتخۆمیان نا،
بڵێ ببخۆ بڵێ مەمخۆری خوا یعنی خەسوو شانوان ناشرین کردو لە بەرچاوی کێ لە بەرچاوی بووک لە بەرچاوی بووک ئەو قسانە ئەبێ لە مێشکمانە هەموو بسڕێتەوە یاخۆ بە پێچەوانەوە زاوا ناشرین کراوە لە بەرچاوی چیە لە بەرچاوی خەزوورە خەزۆر ڕقی لە زاوایە قسەیەکەکە زۆر مناڵانەی ئەڵێ چی ئەڵێ زاوا کەری خەزوورە ئەی قوربان جەنابیش پێشتر کەری کێ بووی باشە ئەخر زاواکەری خەزوور بێ کەواتە کریێتەکە لە تۆ بۆیە ماوە تۆی پێش ئەوە بوویتە زاوای یەکێک دیکە بزانە چۆن ئەو قسانە چۆتە مێشی خەڵکیەوە لەبەرچی لەبەرەوەی ئەم شەراکەتە نەمێنێ ئەم شەراکەتە نەمێنێ پەیامی سێمیان کە ئەویش بەڕاستی پەیامێکی زۆر گەورەیە ئەگەر خودای گەورە بە یەکێک لە ئێمە بڵێ بەندەکەم تۆ بەندەی منی ئەو من لە تۆ ڕازیم بەهەشتێکی بەرین خەڵاتی تۆیە بەڵام خۆت بە تەنهاژی واللهی دڵت خۆش نابێ بابە گیانمان ئادەم عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە لە بەهەشتایە دایناوە ئیتر باشی سەرزەوی بێ دنیایی بیان بەشتی ئاخرەت بێ دوو ڕێی لەسەر عەلا کوڵین گرنگ ئەوەیە بەهەشتێکە تینێتوی تیانە برسێتی تیانە ڕۆتی تێدانە مانوبوونی تێدانە عارەقڕشنی تێدانە خافەتی تێدانە تەسەورەکەی بەڵام دڵی ئۆقرە ناگرێ ئارام نییە بۆیە پەروەردگار هاوژینێکی بۆ دروستەکە پێ خەڵاتەکە کە ئارامی بکاتەوە و پەروەردگار یەکەم پەیامیش بۆی ئەفەرمێ چی وەقولنا یا ئادەم چی بکەن ئوسکن ئەنتە وەزەوجوک ئەلجەنە ئوسکن نەک بێ بە خەیاڵ تا بڵێ لەو ماڵا دانیشە نا باشە ئەوە ریقامەیەکە ئوسکن ینی ئارام بە لەو شوێنەدا کەواتە پەیامێکی گەورەی زەواج چییە ئارامیە ئەو ئارامە چییە کورباق بیر لە قورئان بکەینەوە چەند شیرینە ئەو ئارامیە چییە ئارامی عەقڵی ئارامی عەقڵی گەنجێکە مێشکی پەرتەوازەیە نازانە چۆن بڕیار بە بەڵام هاوسەرگیریەکە ئەو کاتە عەقڵی ئارامە بێت باشە ئارامی جەستەیی ئارامی ڕۆحی ئارامی دەرونی باشە ئارامی لە ناو ماڵیە ئەگەر زەواج بە بیسم الله دەست پێ بکە ئارامیە بەخشێ بۆیە پەروەردگارە فەرمێکی ومن ئایاته ئەن خەلق لەکم من ئەنفوسکم ئەزواجا یەکەم شتیانە فەرمێ چی لتسكنوا إليها ئەم سەکەنەیە کەواتە پێمانەڵێ ئەماتە پێمانەڵێ ژیانی پیاو واللهی لە بەهەشتی شابێ بەبێ ژن خۆش نییە تامی نییە ژیانی ژن لە بەهەشتی شابێ بەبێ پیاو خۆش نییە تۆ بیرتان لێ کردوتەوە سوبحان الله باوکو دای خزمەتی کچەکانەکەن 30 ساڵە خزمەتی ئەو کچەکەن 30 ساڵە خانمان گوێ بگرن 30 ساڵە باوکو دایکی خزمەت دەکا ئێوەش بەڕێزان پیاوان گوێ بگرن 30 ساڵە باوکو دایکی خزمەت دەکا هەر ئەو ساتە وەختەی زەواجەکەن تڵێ با بگەڕێنەوە بۆ ماڵی خۆمان ئیتر بازی خۆمانە ماڵی باوکی ئیتر بە ماڵی خۆت نازانی تەسەورەکەی جاران هەموو ئارامیەکت لە ماڵی کیا بوو لە ماڵی باوکتا ئێستا لە ماڵی باوکتا ئارام نیت لە ماڵی دایکتا ئارام نیت لە ماڵی برادا ئارام نیت هەر ئەبێ بگەڕێتەوە خانەولانەکەی خۆت ئارامی بەدەستبێنی ئوسکۆن ئارام بە ئارام ئەبێ ماڵی هاوسەرگیر ئەبێ چی ماڵێکی ئارام بێ پامی چوارەمیان بەرپرسیارەتی هەردووکیان بەرپرسیارن لە ئاسوودەی ماڵ لە کێشەی ماڵ سەری ئاەتەکانی داستانی بابەگیان و دایەکگیانمان بکە ئادەم و حەوا عەلەیهیمە السەڵات وەسەلام پەروەردگارە فەرمێ چی وەقولنا یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە ئارامی بۆ هەردووکیانە ئەمە یەک دوو وەکولا منها نەکێکتان بخوا هەردووکتان بخۆن باسی هەردووکیانەکە ئەفەرمێ وەکولا منها ڕەغەدەن
حيث شئتما نەک بەس بڕیارێکیان بێ تەواو ئەبێ ئەو خواردەمان هەبێ ئەمڕۆ نا ئەفری مەشیئەتی هەردووکیان بێ تەسەورەکەی قەیناکە داواکەڵێ خێزانەکەم بەڕاستی من حەزم لە جۆرە داواکە نەک ئەمر داواکە نەک ئەمر باشە ئەویش ڕەزامەندی دەرەبڕێ ئەویش واز لە هەموو ئیشی خۆیانە لە بەرخاتی چاوی کاڵی مێردەکەی یاخۆ بە پێچەوانەوە خانە پیاوەکە ئەزانێ خێزانی حەزی لە چ خواردنێکە واز لە ڕغبەتی خۆیانێ ئەوە ڕێزگرتن لە بەرامبەر بەڵام وەکو یاسایەک ڕەزامەندی هەردووکیان مەشیئەتی هەردووکیان لەسرە اینجا سەیرەکەی گوناهیش هەردووکیان بوو ولا تقربا هذه الشجرة هەردووکتان بۆیە قسەیەکەیە ئەوترێت بۆ نمونە تاوانی تەنها حەوا بووە لە قورئانەوە نافەرمێ قورئانە فەرمێ چی شەیتان وەسوەسەی بۆ هەردووکیان کردووە هەردووکیان لە درەختەکەیان خواردووە هەردووکیشان دانیان بە تاوانیانە ناوە هەردووکیشان تەوبەیان کردووە کاتە بەرپرسیاتی هەردووکیان بوو لێرەدا بۆچی ئەم پەیامە ئەڵێم زۆر گرنگە خۆشەویستان ئەم پەیامە قورئانیە لە کاتی کێشە خوا نەکا کێشە لە بینمانە بێ لە نێوانمانە دروست بێ ئیتر ئێمە گردوو نەکەینە بەرپرس لە چی لە کێشەکەمان تەنها خۆمان نەبێت قوتابی ئەمەش وانەیەکی ئیبلیسیە ئیبلیس بۆتە پێشەنگمان لەم بابەتە قوتابی خوێندکار کە لە فێرگە لە قوتابخانە لە زانکۆ لە کۆلیژ ئەکەوێ ئەڵێ کەوتم ئەڵێ مامۆستا خستمی تەواو خۆی دەرێنێ لە بەرپرسیارەکە تاوانەکە خاتە سەر کێ ئەستۆی مامۆسا قال ربي بما أغويتني تەسەورەکەی شەیتان وەڵێ خۆی کەتنی کردووە ئەڵێ خوایە تۆ پێت کردم تۆ گومڕات کردم خەتای تۆیە مەسئولیەتەکە لەسەر خۆی لابا فرێدا جاری وایتر ئەیداتە دار و بەرد خەتای سۆشیال میدیایە خەتای ئینتەرنێتە خەتای خزمەکەیان خەتای خوشکێتی خەتای دایکێتی خەتای باوکێتی خەتای هاوڕێکەیەتی خەتای دراوسەیە خەتای ڕۆڵەکانە خەتای پارەیە خەتای نازام چییە بەس خۆی بێت تاوانە جیهان ئەکاتە گوناهبار کەچی لێرەدا فەرمێ چی ربنا إنا ظلمنا أنفسنا هەردووکیاندان بە گوناهکانانیان نەک بیخاتە سەر شانیەکی دیکەیان بۆیە پەروەردگاریشە فەرمێکی سوبحان اللهمە یاسایەکی زۆر عەجیبە ئەفەرمێ بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة سبحان الله هەرێکێک لەمە خودای گەورە دوو کەسایەتی بۆ دروست کردوین کەسایەتیەکی ناخمان کەسایەتێکی دەرەکی کەسایەتێکی دەرەکی خەڵکە خەڵەتێنێ بەڵام کەسایەتێکە لە ناخمانە ناخەڵەتێنرێ مەگەر بیکوژین بیمرێنین بیگەینە ئاسی مردن تەواو بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة پیاوەکە ڕۆژوە خیانەتی کردووە خێزانی پێڵە لەکوێ بووی ئەڵێ لەگەڵ برادرێکمان لە مزگەوت بووی خەڵەتانی خێزانشی باوەڕی پێ کرد بەڵام نەفسی پێڵە ئای درۆزن چەند سەختە چیت ئەو درۆ بۆ کردن پیا و بەژنەکەی ئەڵێ ئەرێ لەکوێ بوویت ئەڵێ نەچوومەتە دەرەوە پیاوەکە خەڵەتێنێ بەڵام نەفسی پێڵە چی ئەی درۆزن ئەو درۆ چۆن کردت بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة با پۆزش بێنێتەوە ئێتە لای جەناب ئەڵێ تۆم زۆر خۆشەوێ بەڵام خەیاڵی لای ئافرەتێکی دیکەیە ئەی خەڵەتێنێ بەڵام نەفسی پێڵە ئای چەند سەختە چیت چەند درۆزنی والله خۆش ناوێ خاڵێکی دیکە بابەتی جنسە خۆشەویستان هەموو شتێکی مرۆڤایەتی جیاوازە لە ئاژەڵ ئێمە زۆر جارڵێن چی ئەوە سیفەتێکی ئاژەڵانێ نا جنس سیفەتی ئاژەڵی نییە خواردن سیفەتی ئاژەڵی نییە خواردنەوە سیفەتی ئاژەڵی نییە بەرگی مرۆڤایەتی لەبەر کراوە بەرگی مرۆڤایەتی هەر شێ مرۆڤیکە ئەبێ بەرگێکی مرۆڤایەتی لەبەرکە ئێمە ئەخۆین و ئاژەڵیشە خوا بەڵام ئاژەڵ گوێ بە پاکوتەبیزیەدا نایە خۆشترین خواردن بێنە خۆشترین خواردن ئەوەی کە زۆر حەزلێتی زۆر گرانە بەڵام لە جامێکی پیسە قێزەوەن بێ ئەی خۆی
نای خۆی بەڵام ئاژەڵ گوێ ناداتێ کاتە پاک و تەمیزیەکە ئادابی خۆی خواردن ئادابی خۆیە باشە وای لێکە بۆیە خانمان ئامادەن ڕۆژی 4 کاتژمێر لە چێشخانەکە بەرنەسەر خواردن ئەڕازێنێتەوە سفرێکە ڕازێنێتەوە ئەمە زەڵاتە لای 2-3 جۆر زەڵاتەیەەکە سەوزە 2-3 جۆر دانێ وردیانەکە اینجا 2-3 شەربەت دروستەکە 2-3 جۆر برنجی دروست کردووە شلە 2-3 جۆری دروست کردووە ئەم هەموو ڕازان ئەمە هونەر ئەمە یەکێک لە تایبەتەکانی مرۆڤە ئاژەڵ شتیوان ناکە ئاژەڵ داوەت و داوەتکاری نازانێ ڕازاندنەوەی خواردن نازانێ لە جنسی شەوایە مرۆڤ جنسە کاتە عیبادەت تەسەوڕکە ژووری نووستن ژوورێکی پیرۆزە چونکە ژووری عیبادەتە ژووری نووستن ژوورێکی مقدسە پیرۆزە چونکە ژووری عیبادەتە باشە چۆن نەزانێ عیبادەتە پێغەمبەری جان عەلەیهی السەڵاتو وەسەلام چۆن فێری کردووی نان بخۆین بسمیلایی بکەین چۆن بە بیسمیلا دەسەکەین بە نوێژ کاتێ ژن و مێردێ ئەچن لایەک بە بیسمیلا دەست پێکەن عیبادەت نەبێ بیسمیلایی چی تەسەوڕەکەی ئەبێ بیر بکەیتەوە تۆ لە عیبادەتایی تۆ خوا لە عیبادەتا خەڵەتاندن هەیە لە عیبادەتا خودویستی هەیە نەخێر کە زانت عیبادەتە بیر لێکەیتەوە پاداش وەرگری کەواتە تەنها گەیاندنی دوو ئەندامی زاوزێ نییە بەیەکەوە وەکو ئاژەڵەکانی دیکە نمونەتان بۆ بێنمە خۆشەویستان ئەبینین ئاژەڵ و گیاندارمان هەیە هەر ئەوەندە نێر و مێ ئەگەن بە یەک دوای ئەوە مێکە ئەچێتە گیانی نێرەکە ئەی خوات پارچە پارچەیەکات وەکو هەندێ جاڵجاڵەکە پێکەوترێ ینی پیرەژنە ڕەشەکە ئەو جۆرە جاڵجاڵۆکە هەر ئەوەندە پێویستی بە نێرەکە هەیە بیپیتێنێ دوای پیتاندن یەکسەر پەلاماریەدا پارچە پارچەکە و ئەی خوا جاری وایە هەر خۆی بەویستی خۆی ئەچێتە ڕێگەی خانمەکە لە بەروبی خوا جاری وایە دوای پیتاندن تەواو هێلکەکەی داناوە دوای ئەوە هەردووکیان گیان لە دەسەدا پەیامیکە نییە ئەو پەیامە پیرۆزەی کە مرۆڤەیەتی بۆیە کەزانیت ئەو بابەتە بابەتێکی زۆر پیرۆزە زۆر بە جوانی مامەڵەی لەگەڵاکەی بۆیە قورئان فێری کردووی نزیکبوونەوەی ژن و مێرد ئەبێ نزیک بکاتەوە لە خوا بەڵگەیەکە لە بەڵگە گەورەکانی دەسەڵاتی خوا ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا اینجا کە دوای تێگەشتی لەم بابەتە ئیتر واز لە خێزانت نایەنی پشتی تێ بکەی لەبەرەوەی تااقەتی تێرکردنی ئارەزۆکانی تۆی نەماوە چونکە ژیان و خۆشەویستی بریتیە نییە لە پەیوەندی تێرکردنی ئارەزۆکان تەنهاوە نییە بەڵکو تا بەتەمەنتر بێ زیاتر ڕێزی لێگری زیاتر خۆشتەوێ بۆیە دوایەوە فەرمێکی لیتەسکونوا ئیلەیها ئەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە ڕەحمە لە دواوە شێت ڕەحمە جێی بێزەییە سرکێ پیرە پەککەوتەیە کەوتووە لە جێگەدا خۆیەکە 100 جار خۆیەکە بە قوربانی خێزانی بەڵێ هەرچەنە نەخۆشە جەڵتە لە یاوە ژنەکەی لە چی بەڵ سێبەر بەس بەسەربانە و بمێنێت بس نەبری ئەمە چی ئەمە مەوەدە و ڕەحمەیە پیاویش بە هەمان شێواز ئەبێ حتا تەمەن زیاتر بەرنەسەر خۆشەویستیان زیاتر بێ ڕەحمەتیان زیاتر بێ بۆیە پێغەمبەرمان عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو ڕەحمەتە دوای مردنیش بیر بکەنەوە ئێمە کاممان واین پێغەمبەریان عەلەیهی السەڵاتو وەسەلام هونە دایە خەدیجەی خۆشەویست هەنگاوەکانی دایە خەدیجەی لەبەر کردبوو ئاوازی دەگنی لەبەر کردبوو لە دوورەوە خانمێکێت یەکسەر پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام وە خەدیجە خاتوون وەفاتی کردووە دڵی لێدا ئەمە نزیکە لە هەنگاوەکانی خەدیجەوە یەکسەرە فەرمێکی اللهم هالە یا ڕەبی هالەی خوشکی بێ ڕەک دەرەچێ هالەی خوشکێتی یعنی هەڵسوکەوتی خێزانیشی لەبەر کردووە ئەمە مەوەدە و ڕەحمە اینجا بۆیە
ئەلێرەدا لەم بابەتە کە زانیمان مقدسە، کە زانیمان خۆشەویستیش تەنها بریتە لەو شتێک کە وتوان مقدسە، خۆشەویستی تەنها ئەوە نییە، باشە ئەو کاتە ئیتر شەیتان ناتخەڵەتێنێ. سوبحانڵا بەس بیر بکەرەوە بزانە شەیتان چۆن یاری بە عەقڵی ئێمەیەکە. خێزانی ڕێک و پێک، زیندوو، جوان، بەناز، میهرەبان لە تەنیشتایەتی شەیتان ناشرینەکە لە بەرچاوی سەرقاڵی چیەکە؟ مۆبایلێک دەرێنێ سەیری دیمەنی ڕووتەکە. باشە ئەم دیمەنە ڕوتە چییە؟ شاشەیەکە، نە گۆشتە، نە خوێنە، نە زیندووە، نە قسە لەگەڵەکە، وازەحا. ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەمە چییە؟ کاینێکی مردووە. باشە لەگەڵەوە شەیتان ئاما ڕازێنێتەوە خێزانەکەی لە تەنیشتایە ناشرینیەکە. ناشرینیەکە. بۆیە جەندەرمەکانی ئیبلیس کاتێ ئیبلیس ئێواران پرسیاریان لێ کاچیتان کردووە، هەر کارێکیان کردووە لێن بەدڵم نییە. تایکیان ئەڵێ چی؟ فەڕەقت بەینەه وبەینە زەوجەتی. ئەڵێ کێشەم دروست کرد لە نێوان ژن و مێردەکە. ئەڵێ ئەو کاتە ئەڵێ تۆ لە منی، من لە تۆ. باشە ئێمە کە تێگەشتی ماڵ ئارامیە، ماڵ مەوەدەیە، ماڵ ڕەحمەتە، اینجا بابەتی جنسیش مقدسە، ئەو کاتە ئەبێ پرسیار لێکدی بکەن. پرسیار لێکدی بکەن. هەر کەسێ میهرەبانی لە ماڵا دەست نەکەوێ، ئارامی لە ماڵا دەست نەکەوێ، ئەگەر لە خوا نەترسێ لە دەرەوە بە دووی ئارامی ئاگەڕێ. حتا کوڕەکەت کچەکەت، کوڕەکە کچەکە باوەشی گەرمی لە تۆ نەبینیوە، قسەی خۆشی نەبیستیوە، پێکەنینی نەبینیوە، ئیتر ناچار لە دەرەوە ئەگەڕێ بە دووی پێکەنینە، بە دووی باوەشی گەرمە، بە دووی قسەیەکی خۆشە. بۆیە گەنجەکانیان خەڵەتێنە. دوایی گلەیی مەکە، گلەی لە خۆت بکە کاتێ مێ دەڕوا. باشە گلەیی لە خۆت بکە کاتێ خێزانە ئەڕوات لە ڕێگە دەرەچێ. ئەمە بوو بەچی؟ بۆ هۆکاری ئەوەی کە لە ماڵە ئارامیت نەبەخشی، لە ماڵە ئارامیت نەبەخشی. خاڵێکی دیکەش زەواج ئەوەندە مقدسە، تەسەورەکەی جێی شانازیە. بێنە بەرچاوی خۆتان، کوڕوکچێک پەیوەندی ناشەرعیان هەیە، بەنهێنیەکەن، بەنهێنیەکەن، ئەترسد خەڵکە کە بزانێت تفونعلەتیان لێکەن. ئەمە لە کۆمەلگای تەندروستە تفونعلەت ناکەن. طبعا ئەی چیەکەن؟ لۆمەیانەکەن، ڕەخنیان لێگرن. بۆچی کاری واتان کردووە؟ باشە اینجا دوای ئەوە ئەگەر حەملیان هەبێ لەباریە بن، لەباریە بن، ئەی شارنەوە پەردەیەک چێنی لە دەستدا ئەتنەشکەدێری بۆکە نالە کەس بزانێ کەچی چونکە زەواج بە ناوی خودداوەیە. باوکێ زانێ کچی شووەکات، دایکێ زانێ، باوکە زانێ کوڕەکەی ژنێنێ کچی خەڵکیە ناوە. لەگەڵەوەشە کاتێ سەردانیانەکەن زۆر بەلایەنەوە ئاساییە کە نزیک بوونەتەوە لەیەک، بەڵکو دڵیان تەنگە بێ ئەگەر نزیک نەبوونەتەوە لەیەک. غەمە خۆن. باشە بۆچی نزیک نەبوونەتەوە؟ بەس ئەوەی ناوی ئەڵڵات لێ ناوی بیسملایت کردووە بزانە چۆن مانەکانی گۆڕی. دوای ئەوە هەموو کەس و کار ئێن پیرۆزبایی لێەکەن. لە دەرەوەی شەرع خەڵک لۆمەیانەکەن، بەڵام لە بازەی شەرعا خەڵک دیاریان بۆێنن ئەمە چیە نزیک بوونەتەوە لەیەک، دیاریان بۆێنن. جگەوەش پرسیاریان لێکەن ئەرێ مناڵتان نەبوو؟ غەمە خۆن. دکتۆرا و دکتۆرەکەن لەبەرەوە مناڵیان بێ، کە سوکار غەمە خۆن پاریان نەدەنێ، لەبەرەوەی خەرجیکەن لە پێناوی ئەوە مناڵێکیان بێ. ئەم وڵات بۆ ئەو وڵاتە گەڕێن تا مناڵێکیان بێ، کەچی لە دەرەوەی بازەی شەرەکە مناڵی بێ لە باریە بایان ئەی کوژێ، ئەی شارێتەوە، فڕێدا. باشە گوێ ناداتێ، بەس ناوی خودای لێ هێنراوە بزانن چ پیرۆزیەکی پێبەخشیوە. خاڵێکی دیکەم وعاشروهن بالمعروف. طبعا لە سۆنگەی ئەم ئاەتە خۆشەویستان تەسەوڕکەن فەرمایشێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام، گەورەترین فەیلسوف ناتوانێت قسەی وا بکە، بە سادەی وەربانگرتەوە بەداخەوە. ئەفەرمێ خەیڕکم خەیڕکم لئەهلی وئەنا خەیڕکم لئەهلی. ئەمە زانێت چ مانایەکی قوڵی تێدایە؟ ئێمە زۆر ئاسایە چینە دەرەوە وەکو کوڕ، ئەو هەموو کچابینی پێکەنی بەدەمیەوە قسەی خۆشی بۆەکەی. باشە اینجا هاوڕێ کوڕەکانم
بەدەمیانەوە پێکەنم ڕابێرم نوختە قسەی خۆش. ئەمە هیچی هونەر و ئازایەتی نییە، بە ئەندازەی ئەوەی پێ بکەنی بەدەمی باوکتەوە، بەدەمی دایکتەوە، بەدەمی هاوژینتەوە. ئەو پێکەنین هەڵگرە بۆ کچەکەت، بۆ کوڕەکەت، بۆ هاوژینت، بۆ مێردە، بۆ خێزانە، بۆ باوکە. تەسەورەکەی ئەگەر پیرەمێردێک لە جێگا کەوتووە نەخۆشە، وازەحە دەوڵەمەندەکانی گیان هەموو بوونەتە خزمەتکاری. بەخوا ئەوەندەی یەک پاروەنانی دەستی کوڕەکە تامی نییە لایکەیکا بەدەمیەوە. بۆیە فەرمێ خەیڕکم لێلی کە پێکەنی بەدەم خەڵکەوە. پێکەنەکان هەڵگرە بۆ کێ؟ بۆ خێزانت. قسە خۆشەکان بۆ خێزانە. ئێمە لە دەرەوە پێکەنینمان تاوا کردووە، قسەی خۆشمان تاوا کردووە، بە گرژ و مۆنی ئەگەڕینەوە. خێزانیشمان پێکەنین و قسەی خۆشی لەگەڵ هاوڕەکانیان تاوا کردووە کە مێردەکەی ئەگەڕێتەوە دەسە کاتە بۆڵەبۆڵ. داوای 20 شتی لێ کردووە، 90 هێناوە، تەنها خوێی لەبیر چووە. ئاخر چێشت بەبێ خوێ چۆنە بێ؟ ئاخر چۆن خوێت لەبیر چوو؟ ئەی باشە 90 لە 20 هێناوە ماڵتاوە بێ. باشە 90 لە 20 هێناوە، چاوی لەوەیە. باشە بەڵام نا، خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی. چ گەورەیەکەیە؟ ئەمە لەبەر چی؟ لەبەرەوەی پێکەنین بەدەمی خێزانمەوە خەڵک سوپاسم ناکە، ئاگای لێ نییە. کامەرەی چاودێری بەنسۆ نییە. پێک لە سۆشیال میدیا 1000 هاوڕێم هەیە، قسەی خۆشەکەم، جنێویش مەدەنێ، تۆ ڕێزت هەیە. سرم درۆکاری و سەختەکاریە. بەس پێکەنم بەدەمیانەوە. باشە خۆم وا پیشانەدەم کابرایەکی دانا، زانا، نەرمونیان، کەچی 1 لەسەر 1000 ئەوە لە خێزانم قبوڵ ناکەم. خێزانم لە منی قبوڵ ناکە. آخر بۆ بیر ناکەینەوە؟ بۆچی پێغەمبەرجان ئەفەرمی عەلەیهی السەلات وەسەلام ئەفەرمێ چی؟ خەیڕکم لئەهلی وأنا خەیڕکم لئەهلی. تەسەور بکەن اینجا دوایەوە. هاو سەرگیری ئەکرێ کێشەی تێدا بێ. بۆ چارەسەرکردنی کێشەکان نابێ هانابەری بۆ تەلاق. تەلاق دوا هەنگاوە خۆشەویستان، بەڵام هەنگاوەکانی پێشتر چییە؟ یەکەمیان کاتێک کێشە دروستە بێ، توا حەزەکەم بە گوێی دڵ گوێم بۆ بگرم بزان لە قورئانە چ مانایەکی قوڵ وەرەگرین بۆی کێشەکانمان چارەکەین. یەکەمیان لتەکن لەکە جەلسەة صدق مع نفسك. با دانیشتێکی ڕازگۆیانە لەگەڵ نفسی خۆتە هەیە. سەختترین بڕیار، سەختترین ئیشە تۆ بیکەی لە ژیانتا ئەوەی ڕازگۆیانە لەگەڵ نفسی خۆتا حیوار بکەی، دیالۆگ بکەی. دانیشی گوێ بۆ نفسی خۆ بگری، گوێ بۆ نفسی خۆ بگری. کاتێ هەمیشە بۆڵەبۆڵەکەی بەسەر مێردەکەتە، بۆڵەبۆڵەکەی بەسەر ژنەکەتە، بۆڵەبۆڵەکەی بەسەر ڕۆڵەکانتە، دانیشی لەگەڵ نفسی خۆتا، دەرەکەوێت تۆ تاوانباریە. یاخۆ دەرەکەوێ هەردووکتان هاوبەشی تاوانەکەن، یاخۆ دەرەکەوێ تەنها تۆ تاوانباری. تووڕابی لە مناڵەکانە کێشیان هەیە، بەڵام لە ڕازگۆیان لەگەڵ نفسی خۆتە دانیشی سەرەکەی پەروەردەیەکی سەقەتی خۆت وای کردو لە مناڵەکانمان لێبێ. کابرایەکی هەڵەشە شێت تووڕا گوێ ناگرێ، میهرەبانی نییە، دوایی بۆڵەبۆڵەکە ئارێ کوڕەکەم بۆ جگەرەیە کێشێ، ئەرێ خێزانەکەم بۆ ئاکە. باشە بە هەمان شێواز ژن لەگەڵ مێردیان، مێرد لەگەڵ ژنیە، کەواتە ئەبێت دانیشتێکی ڕازگویانە هەبێ لەگەڵ نفسی خۆمانە. هەمیشە بۆڵەبۆڵ نەقین بەسەر بەرامبەرا و بەرامبەر تاوان بکار خۆمان وەکو پێغەمبەر پیشان دەین. کەواتە ئەگەر ڕازگۆیانە دانیشتین لەگەڵ نفسی خۆمانە، بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرا ولا تلبسوا الحق بالباطل وتكتبوا الحق وأنتم تعلمون. کاتە نای شاریتەوە ڕێک ئەڵێ چی؟ داوای لێبوردەکەم. ئەو پیاوە چەند گەورەی لای خوا، ئەزانەی هەڵەی خۆیەتی ڕاشکاوانە داوای لێبوردنەکە لە خێزانیە لای هەڵەکەی من بوو. ئەو خانمە چەند گەورەی لای خوا دانەنێ بە هەڵەکەیە، ئەڵێ پیاوەکە من تووڕەبووم، تاوانبارم کردی، گرتت مازاکە، وەڵڵاهی تۆ بەریت، تاوانەکە هی منە. ئەویش بە گەورەی خۆی هەردووکیان لێکتی ئەبورن. ئەمە چییە؟ هەنگاوی یەکەمە بۆ چارەسەری کێشەکان. دووەمیان سەبر و ئارامی. سەبر و ئارامی. تۆ نازانی چ خێرێک لە بەرامبەرە هەیە، کێشەیە لەگەڵ تا باقی چەکە،
ژیان بەبێ کێشە نابێ. بۆیە سێری ئاەتەکە فەرمێکی وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سبحان الله چه آياتي گەورەیە. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ مامەڵی باشیان لەگەڵا بکەن. باشە ئەگەر خۆشتان نەویستن ڕقتان لیان بوو، ڕقتان لە مامەڵەیەکیان هەڵو ێستێکیان بوو، ئارام بن. کێ ناڵێ خوا گەورە خێرێکی زۆر گەورەی لە بەرامبەران نووسیەوە بۆ تۆ. تەسەورەکەی ئەوەی ئێسەی سلەی تووڕەی ماوەیەکی پێچی ئەبێتە خێرێکی گەورە بەدەسێنی، خێرێکی زۆر. ئەمە هەنگاوی دووەم. هەنگاوی سێمیان لێبوردەیی. ئاەتێکی لە سوورەتی تەغابونە بەداخەوە ئەڵێم ئێمە لە ڕۆحی قورئان زۆر دوورین. ئەفەرمێ چی؟ یا الله ڕوە کاتە بڕواداران یا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم. ئەفەرمێ بڕواداران جاری وایە لە خێزانەکەت مێردەکە ڕۆڵەکانە دوژمنە بۆ تۆ. خێزانە بۆتە دوژمن بۆت، مێردەکە بۆتە دوژمن، ڕۆڵەکە بۆتە دوژمن. یا ڕەبی بەم بەدەمیانە و بلیان بشکێنم، چاویان دەروێنم، بیان کەمە دەرەوە، شەقیان تێڵم نا. ئەفەرمێ چی پەروەردگار؟ ئەفەرمێ ئاگاداریان بە مادەم بۆتە دوژمن ئاگاداری بە فێڵە لێ نەکە، ئاگادار بێ کەتنێ نەکا دوای تۆ بازەکەی بەی سمعە و ناموس و شەرەفە لەدەست بەی، ئاگا لێ بێ فەحذەروهم. بەڵام دوایەوە فەرمێ چی؟ وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم. ئەمە هاتە چەندها معنایە، یەکی لە معناکانی. ئەفەرمێ چی؟ ئەگەر ئێوە لێبوردەمون لەگەڵیانە، لاپەڕی نوێ هەڵدنەوە اینجا دوای تر باسی شی نەکەن. باشە؟ ئەفەرمێ ئەڵڵا لێبوردەیە و میهرەبانە لەگەڵتە. یعنی لەبەر ئەوەی تۆ ژنەکە مامەڵەیەکی کردووە ناشرینە، ڕۆڵەکەت مامەڵەیەکی ناشرین کردووە، تۆ لەبەر خاتری خوددا لێبوردەوی لەگەڵا پەروەردگار لێبوردەی لەگەڵ تۆدا. ئەو مانایەکیان. مانای دۆبیشان ئەوەیە لەبەر ئەوەی کە تۆ لێبوردەبی لەگەڵ خێزان تا خودای گەورەش لێبوردە ئەبێ لەگەڵیانە. یانی چی؟ یانی چاکیانەکە. سبحان الله تۆ لێرە وردە نەبووی لەگەڵ مێرتا، دەخوای گەورە چاکێکا بۆت. اینجا لێبوردە ئەبێ لەگەڵیان. باشە بە هەمان شێواز بەرامبەرەکەی لەگەڵ ڕۆڵەکانە. هەنگاوی چوارەم ئەفەرمێ کاتێ پیاوێک ترسی نشوزی هەیە. طبعا معنای نشوزیش فەرمایشتێکی پێغەمبەرمان ڕاوی کردو عەلەیهی السەڵات وەسەلام. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ فاتقوا الله في النساء. ئەڕێ فەرمێ لە خوددا بترسن لە بابەتی خێزانتانە، ژنەکانە، یعنی ستەمیان لێ مەکەن. فإنكم أخذتموهن بأمان الله واستحللتم فروجهن بكلمة الله. يعني ئەوانە ئەمانەتی خوان لای ئێوە. باشە داوێنتان حەڵال کردوون بە ناوی خوددا، بە بسم الله حەڵال بۆ ئێوە. ئەفەرمێ چی؟ ولكم عليهن ألا يوطئن فروجكم أحدا تكرهونه. مافتان بەسەر ئەوان و ئەوەیە کەسێک نەخێنە ژووری نووسنتان و ماڵتان ئێوە پێتان ناخۆش بێ. باشە ئەگەر ئەوە بکەن ئاەتەکە باسی ئەم هەنگاوەمان بۆکە، فەرمایشەکەش باسی ئەم هەنگاوەیەکە. کاتی ئاەتەکە فەرمێکی واللاتی تەخافونە نشوزەهن. بەرامبەر ئافرەت پیای ژوایە، پیای گوامان هەیە سەمعیە، یعنی زیاتر گوێ بەچێدا بە هەستەوەری بیستنەدا. باشە مرۆڤی وامان هەیە گوێ بە بینینەدا، بەسەری. مرۆڤیشمان هەیە حسیمان هەیە. خوای گەورە چارەی بۆ هەمویان داناوە. یەکەمیان ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ فەعیظوهن. یعنی ئامۆژگاری چۆن ئەکرێ؟ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ئامۆژگاری جنێو نییە، ئامۆژگاری دەنگبەرزکردنەوە نییە، خۆتوڕەکردنی و لێدان و چاوسورکردنەوە نییە. بە حکمت و بە نەرمونیانی و بە دانایی ئامۆژگاریەکەی. لە خوا بترسە، کارت کرد بۆ واکەی، نازانی خوا پێ ناخۆشە، نازانی من پێم ناخۆشە، نازانی ماڵمان تێکە چێ. باشە فەعیظوهن. ئەوانە کێن فەعیظوهن؟ ئەو کەسانن کە سەمعین. باشە گوێ بە بیستنەدا. بەڵام تەسەورەکەی ئەگەر سەمعی نەبوو ئامۆژگاری وەرنەگرت. ئەفەرمێ چی؟
واهجروهن في المضاجع یەکێک لەو هەڵە گەورانین کە ژنومێر دەکەن تێنەگەشتنە لەمایەتە ئاەتە کا فەرمێکی ئەگەر ئامۆژگاری کەڵکی نەبوو ئەو کاتە لە ژووری نووسنا پشتی تێەکەی لە ژووری نووسنا پشتی تێەکە هێرەوەنە ئەمە چی ئەمە بەسەریە تەسەورەکەی ژنەکە سەیرەکە سەرکە مردەکەی پشتی تێ کردووە ئەمە کاریگەری زۆرێ ئەگەر ئافرەتێک لە خراپە گەشتوێتە ئاسێکی ئاوا چاکی بکەی اینجا دوایەوە فەرمێکی ئەم دڵڕەنجاندنە پشتێکردنە بەس لەسەر جێکایە تەواو کە چوویتە دەرەوە کێشە نامێنێ دروست نییە مناڵ پێتان بزانێ دروست نییە دراوسێ پێتان بزانێ دروست نییە تا تەلەفۆنەکەی بۆ باوکت بۆ دایکت بۆ خوشکت دنیا تێگەیەنی ئەمە کێشەیەکی ناوخۆیە کێشەیەکی بەس لە ژووری نووسنا پشت تێەکە وازەحە بەڵام ئامۆژگاریەک بۆ هەموو خێزانەکان ئەمە تایبەتە بە ئافرەتێک لە نشوزا گەیشتە ئاستێکی بەرز وازەحە باشە لە بێگوێیە گەیشتە ئاستێ تا ئەوە سزا بدرێ بەڵام تکاتان لێەکەم ژووری نووسن ژوورێکی پیرۆزە کێشە مەبنە ژووری نووسن تەنها لەم حاڵەتانەوێ کێشە مەبنە ژووری نووسن تەسەورەکەی شەیتان تا بەیانی پێتان ڕابێرێ شەیتان تا بەیانی گاڵتتان پێکا پێکەنێ توش خەفەتە خۆی کێشێکی بەسیتە بوو لە نێوان ژن و مێردەکە تەسەورەکەی یەکسەر مێردەکە پشتی تێەکە تا بەیانی هەناسا هەڵە کێشێ و خێزانی تا بەیانی هەناساڵە کێشێ شەیتانیش گاڵتیان پێکات و پیان ڕابێرێ دژمن پێی خۆشە بەڵام گوێ نەدەیتێ کەوتمان ژووری نووسن نابێ کێشەی تێدابێ باشە پشتێکردن تەنها لەم حاڵەتایە ئەو کاتە کەزانی کێشەکە ئەوە گەورە نییە با گەورەش بێ نەگاتێ ئاستی ئەم بابەتەی کە باسمان کرد چیەکەی تەسەورەکەی پشتی تێ نەکردی تۆ پشتی تێمەکە دەست خەرە گەردری تەحەموول ناکاویش دوای دوو خولەکەشتان بێتەوە دوای دووسێ خولەکەشتان نەبێتەوە بۆیە ژووری نووسن ژووری چارەسەرکردنی کێشەکانە نەک ژووری دەستپێکی کێشەکان بێ و گەورەکردنی کێشەکان بێ ئامان سەد ئامان باشە ئەگەر ئەوەش کەڵکی نەبوو فەرمایشتەکەی پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر کەسێکی هێنایە ماڵەوە تۆ پێت ناخۆشە ئەفەرمێ لێیەن ئاەتەکەش ئەفەرمێکی لەو کاتە نە ئامۆژگاری نە پشتێکردن لە ژووری نووسنا کەڵکی نەبوو کاتە گاتە ئاسی لێدن باشە لێدان بۆ هەموو کەسێک نییە پیاو خۆی بە پێغەمبەرە زانێک بێ تاوانە یەکسەر پەلاماری ژنێدا ئەیشکێنێت و لێدا پێغەمبەری نازار فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام کاتێ بیسیێنێ پیاو لە ژنەکانیان داوە فەرمووی ئولائیکم لەیسوا بخیاریکم ئەوانە پیاوە باشەکان نین ئەوانە خراپن ئەوانە ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم امرأة قط باشە قەت لە ژنی نەداوە باشە بەڵام کاتێک گاسەوە دەست بەسکردنیەوە لێی بە شێوازێک فەضریبوهن ضربا غیر مبرح نابێ سووری کەیتەوە نابێ بۆ نمونە جێک بێ پێوە دیار بێ نابێ ئازاری هەبێ وازەحە وای لێ بکەی ناڕەحەت بێت هەر ئەوەنەیە کە دەست بەرزەکەی تۆ کە چیە بەرامبەر لێت ڕەنجاوە هەنێک کەسێن تەویلیەکەن تەویلێکی دوور لە ڕۆحی قورآنە لە چی ئەڵێ ضرب یانی چی دوورکردنەوە لە قورآنە ها وشەی ضربە لە زمانی عەرەبیە بە هیچ شێوازێک نەهاتووە بڵێ ضربت زەیدەن بە مەعنا دوورکەوتنەوە بێ یەک نمونەم بێبێنن لە زمانی عەرەبیە مەضروبەکەی ئینسان بێ بڵێ ضربت زەیدەن بە مەعنا دوورکەوتنەوە بێ شتی وەمان نییە ئەمە گاڵتەکردنە ئەمە خۆخەڵەتاندنە اینجا سێریکەن هەنێ خاڵی کورد باشە ئەم هەنگاوانە هیچ کەڵکی نەبوو هەنگاوی حەوتەم سڵحەکەن وازەحە ئەگەر بە پێچەوانەوە بوو ئەگەر ئافرەتی ترسیە بوو کە مێردەکەی نشوزی هەبێ ئەفەرمێکی یاخو پشتی تێ بکە ئەفەرمێ فەلا جوناح عەلەیهما ئەن یوصلحا بەینەهما صلحا وصلح خەیر لێرەدا ئەفەرمێ حتا کێشەکە ئەفەرمێ نابێ بچێتە دەرەوە خۆیان سڵحی خۆیان بکەن یوصلحا بەینەهما ئەفەرمێ خۆیان کێشەی خۆیان چارەکەن تەسەورەکەی تا خاڵی حەوتەم کەس بە کێشەتان نازانێ تا ئێستا کەس بە کێشەتان نازانێ مناڵەکانش نازانن باشە ئەگەر تەواو هیچ مەجالی نەبوو ئەو کاتە ئەڕووی بۆ تەحکیم فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما کەسێکی دادوەری دادگەری ڕێک و پێکی پیاوچاکی دڵسۆز
لانی خێزانەکەەوە لانی مێردەکەەوە کۆ بنەوە بەس ئەو دوانە دنیا تێناگەێنی بڵامی ناکەیتەوە غیبەتی یەکدی ناکەن ئەو دوانە ئەگەر نیەتیان باش بێت ئێوەش نیەتان باش بێ بۆ سوڵح خۆی گەڕ سوڵحتانەکە باش. دوای ئەوە خاڵی نۆیەم تەسەورەکەی لە کێشەکانە ئەو هەموو کێشە ڕووی داوە تا ئێستا تەلاق نەداوە دروست نییە تەلاق بی لە خاڵی نۆیەمە ئەتەوێت تەلاق بی بەڵام هێشتا دروست نییە. ئەبێ بزانی خێزانە لە سووری مانگانایە ئەگەر لە سووری مانگانا بوو حرامە تەلاقیەی باسی کەوتن ناکەم باسی چیەکەم تەلاقدانەکەم حرامە ئەبێ لە سووری مانگانە نەبێ باشە ئەمە یەک باشە لە سووری مانگانە پاکە چوونەتە لای یەکیان نا لە پاکی شابوو چوو بوونە لایەک حرامە تەلاقیەی ئەبێت چاوەڕێ بکەی سووری مانگانە تەواو بێ یاخود ئەگەر چوو بیتە لای و پاک بێ ئەبێت چاوەڕێ بکەی جارێتر تووشی سووری مانگانەوێت و اینجا جارێتر پاک بێتەوە کاتە ئەگەر بڕیار تەلاق بی ئەگەر دووگیان بووی حرامە تەلاقیەی حرامە تەلاقیەی تەلاقی سنی ئەوەیە باشە لە کاتی پاکیا بێ سووری مانگانە بێ لە پاکێتەکەشان نزیک نەبوونەوە لەیەکە اینجا حەملیشان نەبێ زۆر جار کێشە دروستە بێ چونکە حەمل دروستە بێ ئیتر ئاشتە بنەوە لەبەر خاتی مناڵەکە بێتە ئاشتەوایی نێو ماڵ بێتە ڕووناکی نێو ماڵ باشە جا سێرەکەن اینجا تەلاقی سنی جگە تەلاقی بدعی تەلاقی سنی ئەوەی سێ بە سێ تەلاق نەدەی یەک تەلاق باشە تۆ دەرکەوت ئەمە سووری مانگانە نییە ئەمە پاکە نەچووتە لای دووگیان نییە ئەو کاتە یەک تەلاقیە دەی باشە ئەمە هەنگاوی نوێ بوو هەنگاوی دەیەم چییە یەکسەر بیکەیتە دەرەوە بۆ ماڵی باوکت حرامە بچێتە دەرەوە تەلاقت داوە حرامە بیکەیتە دەرەوە حرامە خۆشی بچێتە دەرەوە مەگەر زینای کردبێ باشە ئەفەرمێت یا ئەیها النەبی إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن واحصوا العدة لا تخرجوهن من بيوتهن فەرمێ ماڵیەوە لەو کاتە تەسەوڕەکەی حتا نسبەتی دا بە ماڵی ژنەکە ئەڵێ لە ماڵی خوانە مانکەنە دەرەوە ولا يخرجن خۆشیان نابێ بچێنە دەرەوە لەبەر چی کۆتایی ئاەتەکانە فەرمێ چی لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا طلاق نەداوە با ئێ نابێ بچێتە دەرەوە باشە نەفەقەیشی لەسەر تۆ واجبە دوای مرۆڤ بیرەکاتەوەڵێ چی باشەم بێعەقڵە چییە ئەمە تەلاقشم داوە نەفەقەیشی بکێشم و سەیرێکیشی نەکەم نزیک نەبوو لێی بەس بە نزیک بوونەوەیەک لە مەزەبی ئیمام ئەبوو حەنیفە بە ماچێک ئیتر ئەبێتەوە خێزانی باشە بە باوشی گەرم ئەبێتەوە خێزانی تەسەوڕەکەی لە مەزەبی شافعی فەرمی تەواو بەس بە قسەیەک بڵێ چی ئەوە تۆ گێڕایەوە یاخۆ ئەگەر نزیک بێتەوە لەی تەواو ئیتر بۆتە ژینی جارێکی دیکە کاتر نابێ بچێت دەرەوە بۆیە دایکی بڕوادارانە پیا ئافرەتێکی بینی تەلاق دەرا بچۆ دەرەوە تۆ ڕەبوو لێ بگەڕە ماڵی خۆت مەچۆ دەرەوە لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا باشا اینجا دوای ئەوە هەنگاوی یانزەیەمیان دروست نییە تەماعتان بگرێ تەماعتان گرێ بۆچی بۆ مارەیەکان بۆ سەرۆت و سامانیان ئەفەرمێ چی أسكنوهن من حيث سكنتم من وجدكم ولا تضاروهن لتضيقوا عليهن أفرمي الطلاق مرتان فإمساك بمعروف وتسريح بإحسان ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا تادواي آية كان أكدو هنغاوي كرتم ماوا هنغاوي دوانزا كأجريتوا أفرمي وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فامسكوهن بمعروف أو سرحوهن بمعروف ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ومن يفعل ذلك فقد ظلم نفسه ولا تتخذوا آيات الله هزوا فرمي كاتي جنكا أجريتوا نية النبي بيجريتوا لبرداخب كي بدليا نية النبي بيجريتوا لبرويتي نيلي شبكة لبروي بيجريتوا لبي سوكي كي لبروي سرشوري كي زەریر لێبێ یاخود تەماع لە سەرۆت و سامانی هەبێ ئەفەرمێ چی ئەمە گاڵتەکردنە بە ئاەتەکانی خوا ئەم جۆرەش مامەڵەکردن لەگەڵ خێزان تا گێڕاوتە تۆرە مەبەستێکی خراپت هەیە ئەفەرمێ گاڵتەکردنە بە ئاەتەکانی خوا ئەوە ستەمی لە نەفسی خۆی کردووە باش دوایەوە هەنگاوی سیانزەم سوبحان الله بابەتێک هەیە زۆر گەورەیە
تەلاقت دا بەڕێت کرد تەواو باشە چووەیەوە تەواو کاتەکەیشی تەواو بوو عیددەی شۆرد و عیددەی تەواو بوو تەفسیری خوایگیان عەزە وەجەل ئەڵڵا باسی ژن و مێردێکمان بۆ کامارە کراون لە یەکدی بەڵام چێژیان لە یەکدی نەبینەوە نەگوازراوەتەوە باشە دوایەوە تەلاقی داوە ئەزانێ فەرمێکی سری ئەواتە بزانم بۆی ئەڵێ ئێمە ڕۆحی قورئانمان ون کردووە ئەبێ بگەڕێنەوە ڕۆحی قورئان ئەفەرمێکی ولا تنسوا الفضل بينكم الله سبحان الله کوڕێک داوای کچێکی کردووە مارەی بڕیوە بەر لەوەی بیگوێزێتەوە کێشە دروست بوو جیابوونەوە ئەفەرمێ چاکەی یەکدیتان لەبیر نەکەن ئەمە معنایەک چاکەتان لەبیر نەچێت ینی چاکە کار بن لەگەڵ بەرامبەرە هەردوو معناک یانی چی یانی تەسەوڕکەی ئەو کچە بڵێ چی بڵێ ئەو کوڕە زۆر دڵی خۆش بوو من هاتە داوام ئومێدێکی زۆری بە من بوو بەڵام من نەمتوانی بمە هاوژینێکی باش یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانە خانمێکی پێبەخشی زۆر لە من باشتر بێ دڵی خۆشکە بڕوادەر ئاوایە پیاوەکە لە چی ئەڵێ وەڵڵاهی من ئومێدم زۆر بۆ خێزانم هەبوو ئەو خێزانشم ئومێدی زۆر بە من بوو کە ڕازی بوو ئەمە گەورەیە ڕازی بوو شوم پێ بکە بەڵام قەدەرە ڕێک نەکەوتین جابووینەوە یا ڕەبی خوایە پیاوێک لە من باشتری پێ خەڵاتکەی ئاسوودەی کە منی لەبیر چێتەوە بە دوعای خێر نەبێ باشە ولا تنسوا الفضل بينكم معنایەکی دیکەشەوەی چاکەی لەگەڵا بکە بۆیە فەرمێکی کە کوڕێک کچێک تەلاقەدا پێش گواستنەوە چەندێ مارەی هەیە نیوەی مارەیەکەی بەڵام فەرمێ ئیلا یعفون ئەو یعفو الذی بیەدی عقدة النکاح ئەفەرمێکی مەگەر کچەکە بڵێکی نیو مارەیەکیشم ناوی هەمووی بۆ خۆت تۆ گەنجێکی پێویستە بە پارەیە بن پێویستم پێ نییە یاخۆ مێردەکە بڵێکی بڵێ نیوەی مارەیەکە نا هەمووی مارەیەکەتە دەمێقەی ناکە بڕۆ گردن بەس گردن ئازاکە باشە فەرمێکی دوایەوە فەرمێکی ئەگەر ئەم ڕێگان هەڵبژێرن زیادە بەخشن بەرامبەر باشە ئەمە باشترە بۆتان ئەمە خۆشەویسترە لای خوددا دوا قسەم خۆشەویستان سورەتێکمانەیە بە ناوی سورەتی نیکاح لە چ جوزێکایە سورەتی نیکاح لە چ جوزێکایە نییە ئەی سورەتێکمانەیە بە سورەتی چییە تەلاق سبحان الله تەسەورەکەی چ گەورەیە کە یەک سورەت تەرخان کرابێ بۆچی بۆ تەلاق چەند ئاەتە سورەتی تەلاق 12 وەنیە سبحان الله کراوەتە دوو بەشەوە 7 بەشیان باسی تەلاقەکە 5 ئاەتی دواتر زانی باسی چیەکە باز لەوەکە هەر شارستانیەتێک بێتە هۆکاری ڕووخانی خێزان خوای گەورە لە ناویە بێ هەر وڵاتێ شکۆی خێزانی تیا شکابێت خێزان ڕمابێ خوای گەورە ئەو وڵاتە وێرانەکە زۆر هەڕەشەکە لەسەرم بابەتە گوێ بگرن فەرمێکی پەروەردگار ئەفەرمێکی وكأي من قرية عتت عن أمر ربها ورسله أفرمي زور جابيني معنا شارستانية ياخو شار ولات باشا سربيتشي فرماني خوا و پیغمبريان كردوا لا چمكي چيا باسي خيزانة سياق باسي خيزانة أفرمي فحاسبناها حسابا شديدا محاسبه لبيچينيكي زورتون ما لغلا كردون وعذبناها عذابا نكرا سزایکی نادیار سزاماناون یعنی نایە بە خەیاڵیانە خوای گەورە وا سزانەدا ئەو سزا بە خەیاڵیانە نایە چ سزایەکە بێ اینجا فەرمێ چی فذاقت وبال أمرها یعنی چێژی کارە قێزەولەکانی خۆی چەشتووە باشە وكان عاقبة أمرها خسرا تەواو جگە دۆڕان هیچی بۆ نییە ئەفەرمێ دوای ئەوە شەرواز نایەنێ ئەفەرمێ أعد الله لهم عذابا شديدا سزایکی زۆر توندی بۆ داناون فاتقوا الله يا أولي الألباب الذين آمنوا قد أنزل الله إليكم ذكرا ئەی خاوەن هۆشان ئەی بیرمەندان عاقڵەکان ڕۆشن بیران ڕۆشن گەران باشە خاوەن ناو کرۆکی عەقڵ ئەوانەی بڕوادارن بیر بکەنەوە ئێمە ذکرێک و یادێک و حکمێکی شەرعی خودامان لە ئاسمانە بۆ ئێوە هێناوەتە خوارە سوودی لێبینن نەکەن شوێنی دوژمنان بکەون خێزان تێک بدەن زۆرم وت گردمە ئازاکەن وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين